ئەگەر وەکو پێناسەیەک بین باز لە زیرەکی دەستکرد بکەین لە واقعا زیرەکی دەستکرد برانچێکە یاخود لقێکە فەرعێکە لە زانستێکی گەورەتر کەوی زانستی کۆمپیوتەرە. زیرەکی دەستکرد هەوڵیدا تەکنەلۆژیای کۆمپیوتەر بەکار بێنێت بۆ ئەوەی کە کۆمەڵێک بەرهەمی هەبێت جیاواز لە بەرهەمەکانی پێشوو، کۆمەڵێک داهێنان بکات جیاواز لە داهێنانەکانی پێشوو. و خۆشبەختانە زیرەکی دەستکردیش قەتیس نەماوە لە یەک بواری دیاری کراوە. ئەگەر بە نمونە زمان وەربگرین سەیرەکەی زیرەکی دەستکرد بەشێکی بۆ داناوە بە نێوی NLP Natural Language Processing، واتە چارەسەرکردنی زمانی سروشتی، ئەو زمانەی کە من و تۆ قسەی پێەکەین کاتێکی جۆزینەوە بۆ دنیای تەکنەلۆژیا ئەبێ بەشێک هەبێ کە ئەم زمانە حەلکە، ئەم زمانە چارەسەرکە، ئەم زمانە شیکار بکات بۆ ئەوەی بیگونجێنێ لەگەڵ تەکنەلۆژیا و بۆ ئەوەی بتوانێت فەرهەنگێکی وشە بە وشەی باش دروستکە، فەرهەنگێکی ڕستە بە ڕستەی باش دروستکە، بتوانێت ئەم زمانە بگۆڕێت لە نووسینەوە بۆ قسە یا لە قسەوە بۆ نووسین و لە تێکستەوە بۆ وێنە یاخود لە وێنەوە بۆ تێکست. لەبەرەوە هات لقێکی دابین کرد بە ئەم بەشەی AI کە نێوی NLP Natural Language Processing. لەگەڵەوە شاهات بەشێکی تری دابین کرد بە نێوی دیپ لێرنین واتە فێربوونی قوڵ تایبەت بە تێگەیشتنی وێنە. کاتێک سیستەمێک دروستەکەی بۆ نمونە بۆ لێکدانەوەی شێرپەنجەی مەمەگەیا شێرپەنجەی سیەکان یا هەر جۆرێکی تری شێرپەنجە بە هەمان شێوە دیسانەوە AI لێرە ڕۆڵێکی گەورەی بینی بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو وێنانەوە کە هەیە کە وێنەکانی سیتسکانێکە یا MRIەکە یا پێتێکە یا هەر جۆرە ئامێرێکی ترە لە ڕێگەی ئەمەوە بتوانێت پریدیکشن بکواتە بتوانێت پێشبینی بکاکە ئایندەی ئەم توش بۆ بە شێرپەنجە بەرەو چۆ ئەڕوا مەسەلەن یاخود لە ئێستەیە توشبوون و شێرپەنجەکەی لە چه ئاستێکایە. بێگومان ئەمە وەکو AI کۆن یاخود AI کە لە ڕابردووە کاری کرد لە ڕابردووە توانی خزمەتی مرۆڤایەتی بکە، بەڵام لە ئێستەیە لقێکی نوێ و زۆر گەورەی AI هاتۆتە پێشەوە کە ئەویش نێوی ترانسفێر لێرنینە. ترانسفێر لێرنین واتە فێربوونی گواستراوە. ئەمەیە کە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی شڵەقاندووە، کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی هێناوەتە ترس بەوەی کە بەشێکی نوێ بۆ AI بۆ زیرەکی دەستکرد زیاد بووە کە ئەویش فێربوونی گواستراوەیە و بە پێی ئەم بەشە کارێک ڕۆدا ئەوی شەوەیە کە ڕۆبۆتەکان بتوانن خۆیان بیر بکەنەوە، واتە سێڵف تینکینیان هەبێ. ئەگەر ئەم زانستە بگاتە ئەوەی سەرکەوتوو بێ 100% کە لە ئێستەیە کاری لەسەرەکرێ لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو ئەمریکا و کۆریا و رووسیا، ئەگەر بگاتەوەی 100% سەرکەوتوو بێ هێشتا نابێتە ئەو دێوەزمەیی کە خەڵک لی تێگەیشتووە لە ڕاستیە. چونکە ئەگەر ئەم ڕۆبۆتە بیریش بکاتەوانێ لە چوارچێوەی ژینگەکەی خۆیان بیرەکاتەوە، لە چوارچێوەی کۆمەڵگەکەی خۆیان بیرەکاتەوە، لە چوارچێوەی ماڵەکەی خۆی و ئەو خانەوادەی خۆیان بیرەکاتەوە، یان لە چوارچێوەی کارەکەی خۆیان کە ئەشێ لە کارگەیەکا کار بکام ڕۆبۆتە بیرەکاتەوانێ. واتە هیچ کاتێک ناگاتە ئەوەی کە ئاوەزی ڕۆبۆتێک وەکو ئاوەزی ئینسان بێت، عەقڵی ڕۆبۆتێک وەکو عەقڵی ئینسان بێت. چونکە ئینسان کاتێک لە ژینگەی شارێکایە وەکو شارێک بیرەکاتەوە، کاتێک گەچێتە ژینگەی لادەیەک وەکو لادەیەک بیرەکاتەوە، کاتێک باری ئابووری خراپە بەپێی باری ئابووری بیرەکاتەوە، کاتێک باری ئابوووریەکەی باشە باشتر هەڵسو کەوتەکە. کەواتە بیرکردنەوەی ئینسان زۆر جیاوازە لەوەی کە ڕۆبۆتێک بتوانێت خۆشی بیر بکاتەوە، بتوانێت وای لێبێت کە سینکینی هەبێت، وای لێبێت کە لەگەڵ دەوروبەرەکەیە لەگەڵ ژینگەکەیە تەعاملێک بکات کە ئەشێت ئەو شتەی فێر نەکرابێ بەڵکو خۆی فێربێ لە ڕێگەی ترانسفێر لێرنینەوە. ڕەنگە هەرێکێک لە ئێمە لە ئێستەیە ئەو فلیمە خەیاڵیەمان بینی بێت کە ڕۆبۆتێک لەگەڵ مرۆڤێکە ئاژی و ڕۆبۆتەکە سەرنجەدا کە خاوەنەکەی
ئۆتۆمبیل لێخوڕێت ئەمیش لەوە فێری لێخوڕینی ئۆتۆمبیلە بێت کاتێک سەرنجەدا خاوەنەکەی یەکێک لە سێدەکان دەرەکا و ئەو گۆرانیەی کە حەزی لێیەتی لە نێو سیارەکەی تاقیە کاتەوە ئەمیش فێرە بێت و حەز لەوە کاکە ئەم سیدیانە بەکاربێنە و جۆ لە گۆرانیەکان بگرێ مەسەلەن و ئەم ڕۆبۆتە فێرە بێت کە لە کاتێک جادە چۆڵە خێراتر لێ بخوڕێ لە کاتێکا جادە چۆڵ نییە خاوتر لێ بخوڕێ ئەمە لە ئێستایا جۆرێک لە خەیاڵی علمیە جۆرێک لە تەخەیولە بەڵام بەرەو ئەوە ئەڕوا کە ببێتە واقع و لە ڕاستیشا بەشێکیان بۆتە واقع بەڵام بەشێکی ماوە ئەمەش لە چەند ساڵی داهاتووە کە ڕەنگە 4-5 ساڵێک زیاتر نەخایەنێت ئەم بەشەی AI کە ترانسفێر لێرنینە ئەوژە بێتە ڕاستەقینە ئەوژە بێتە بەشێک لە ژیانی مرۆڤەکان و کۆمەڵگە ئەبا بەرەو ئاراستەیەکی تر کۆمەڵگە ئەبا بەرەو پێشکەوتنێکی تر بەڵام لەگەڵ ئەوەشا ئەو دێوەزمە و مەترسی و جۆرە لێکدانەوەی کە بۆیە کرێ لە کۆمەڵگە دواکەوتۆکانی ڕۆژهەڵات بە تایبەتی لە ڕاستیە لە جێگەی خۆیان نییە لەبەر ئەوەی وەکو باسمان کرد زیرەکی دەست کرد بەرهەمی ژیریە و ژیریش بەرهەمی ئاوەزی ئینسانە بەڵام لە ڕاستیە ڕۆبۆتەکان یاخو سۆفتوێرەکان و بەرنامەکان ئەو عەقڵەی کە هەیەە عەقڵی مرۆڤ دروستی کردووە واتە بۆ خۆیان خاوەنی ئاوەزێکی تایبەت بە خۆیان نین کە بتوانن بیرکردنەوەیان وەکو بیرکردنەوەی مرۆڤ بێت بێگومان ئەگەر بگاتە ئەو ڕادەی بیرکردنەوەی ڕۆبۆتەکان بیرکردنەوەی سۆفتوێرەکان وەکو بیرکردنەوەی مرۆڤ بێت ئەو کاتە چاوەڕوانکراوە بە دڵنیاییەوە کە ئەشێت ڕۆبۆتەکان لە دەست دەربچن و ئەشێت بتوانن کۆمەڵگە کۆنتترۆل بکەن و نمونەشمان هەیە لە سین ڕەنگە هەرێکێک لە ئێمە بیست بێتمان یابینی بێتمان کاتێک ڕۆبۆتی چێشخانەکە زۆر ماندووە کرێ بێزارە بێ بێتاقەتە بێت لەبەر ئەوەی لقی بیرکردنەوەی گواستراوە ترانسفێر لێرنینی تیا بەکار هاتووە بۆ خۆی ئەگاتە ئەو قەنەعاتەی کە ئیتر ماندووە بێزارە لەبەر ئەوە ئەچێ لەسەر قادرمەکانی ئەو چێشخانەیەوە خۆی هەڵایەتە خوارەوە خۆی ئینتیحارەکات ئەمەیەکەوەکە خەڵکانێک پێیان وا بێت کە زیرەکی دەستکرد AI بەرەو مەترسی ئەڕوا بەڵام لە ڕاستیە نەبۆتە ئەو مەترسیە و نەبۆتە ئەو کێشەیە لە کۆمەڵگەکانە بەڵام لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی تر مەترسیەکەی ئەگۆڕێت ئێمەیە کە لە کۆمەڵگەی کوردیان بەداخەوە کۆمەڵگەی کوردی هەم وەکو هاوڵاتی هەم وەکو پسپۆڕانی بوارەکە هەم وەکو حکوومەتیش زۆر خەمساردن لە ئاست ئەم تەکنەلۆژیانەی کە هەیە بەداخەوە تا ئێستا نەتوانراوە نە لە زانکۆ و نە لە دەرەوەی زانکۆ گرنگی بەم جۆرە لە تەکنەلۆژیا بدرێت بۆ خزمەتی کۆمەڵگا سیرەکەی کاتێک گەزانی نەبیستین درۆنێک لە فڵان شوێن کۆمەڵی کەسی کوشت درۆنێک لە فڵان شوێن فڵانە سیارەی تەقاندەوە ئەمانە هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی خەمساردە بەرامبەر بە تەکنەلۆژیا ئەجینا لە ڕاستیە نە درۆنەکان ئەو دێوەزمەیەن وەنە شەڕی ئەلکترۆنی ئەو دێوەزمەیە کە ئێمە بەو جۆرە لی بترسین بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە خۆمان بۆ ئامادە نەکردووە ئەگەر وڵاتێکی وەکو بریتانیا بە نمونەوەربگرین دەیان دامەزراوە هەن بۆ ڕوبەڕووبوونەوەی زیانەکانی زیرەکی دەستکرد لەبەر ئەوەی زیرەکی دەستکرد کۆمەڵێشتمان بۆ بنیاد ئەنێ ئەم شتانە ڕەنگە واقع نەبن کاتێک تۆ بە زیرەکی دەستکرد ئەڵەی ئەسپێکم بۆ دروستکە ئەم ئەسپا 8 پێی هەبێ 12 پێی هەبێ ئەمە شتێک نییە لەگەڵ منطقی ئینسانە بگونجێ شتێک نییە لەگەڵ سروشتا بگونجێ لە ڕاستیە بەڵام لەبەر ئەوەی زیرەکی دەستکرد توانای بیرکردنەوەی نییە سینکینی نییە بۆ دروستەکات ئەسپێکت بۆ دروستەکە کە 8 پێی هەیە کە 12 پێی هەیە و ئەی خاتە بەردەستی تۆ بەڵام ئەوەیە بێ حکم بکە بڕیار با لەوەی کە ئەمە هەڵەیە مرۆڤ خۆیەتی کەواتە هیچ کاتێک زیرەکی دەستکرد ناڕوات بەرەو ئەو ئاراستەیی کە مرۆڤ ئاراستەکات بە پێچوانەوە هەرە بێ مرۆڤ ئاراستەی کات ئەگەر نمونەیەکی تر وەربگرین بۆ نمونە تۆ لە ڕێگەی
چاتبۆتێکەوانێ چاتبۆت ڕەنگە هەرێکێک لە ئێمە لانی کەم بە ChatGPT ئاشنا بوو بین یان هەر کامێکی تر لەو چاتبۆتانەی تری گوگڵ یاخود مایکرۆسۆفت یان هەر کامێک لە شەریکەکانی ترکە هەرێکە و چاتبۆتێکی بۆ خۆی بەرەم هێناوە لە ئێستەیە بەڵام لە ناو کووردا ChatGPT لە هەمویان ناسراوترە کاتێک تۆ بە ChatGPT ئەڵێیت شعرێکی شکسپیرم بۆ چێ بکە بۆ دروست بکە بۆ بنووسە ChatGPT یەت شعرێکت بۆ نووسێ بە نێوی شکسپیرەوە ئەمە لە کۆمەڵگەی بریتانی لە کۆمەڵگەی کەنەدی لە کۆمەڵگەی ئەمریکی ڕەنگە زیانێکی زۆر نەدا لەبەرەوەی لەوێ دەیان دامون دەستگا هەن بۆ دووبارە پشکنینەوەی ئەو شتانەی کە ڕۆبۆت دروستیەکات ئەو شتانەی کە سۆفتوێرەکان دروستیەکەن و بە خەڵک ئەڵێنەوانێ کە ئەم شعرە شعری شکسپیر نییە ئەم دەقەدەقی ئەو نییە بەڵکو ChatGPT یا ڕۆبۆتێکی سۆفتوێری تر دروستی کردووە بەڵام ئەمە بۆ کۆمەڵگەی کوردی کارەساتە بەڕاستی بۆ کۆمەڵگەی کوردی کارەساتە چونکە دامون دەستگایەکمان نییە بێت هەڵەکانی ڕۆبۆتە سۆفتوێرەکان یا ڕۆبۆتە هاردوێرەکان ڕاست بکاتەوانێ وە کاتێکیش ئەم هەڵەیە لە دنیای ئینتەرنێتە جێگیرە بێت ڕەنگەنەوەکانی داهاتوو زۆر بە ئاسایی وەری بگرن و نەتوانن ڕوبەڕووی ئەم مەترسیە ببنەوانێکە تەکنەلۆژیایەکی نوێی وەکو زیرەکی دەستکرد و لە نێو زیرەکی دەستکردیشە فێربوونی گواستراوە ترانسفێرلێرنین ڕوبەڕووی کۆمەڵگەیە کاتەوانێ بەداخەوە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە شتێکی زۆر سادەی وەکو با بڵێن وەرجێڕانەکەی گوگڵ ڕاست بکەینەوە ئەی باشە ئەگەر سبەینێ مۆدێڵێکی نوێی زیرەکی دەستکرد لەسەر ئەم داتایی گوگڵ دروستکرا ئێمە چی بکەین کەواتە هەمان ئەو هەڵانەی کە خەڵکانێکی بەڕێزداغڵیان کردووە بۆ ترانسلیتەری گوگڵ کاتێک مۆدێڵێکی زیرەکی دەستکرد دروستەکەی هەمان هەڵا گوێزرێتەوە بۆ مۆدیۆڵەکە هەمان هەڵاگەڕێتەوە بۆ ئەو سیستەمەی کە لەسەر داتا کۆنەکە دروستیەکەیت ئەمە یەکێک لە کارەساتەکانی زیرەکی دەستکردە یەکێک لە کێشەکانی زیرەکی دەستکردە کە دەشێت کارەسات بێ بۆ زمانی کوردی کە دەشێت کێشە بێ بۆ کەلتوری کوردی بەڵام کەمتر ئەم کێشەیە هەیە بۆ زمانەکانی تری دنیا لەبەرەوەی دەستگای فەرهەنگی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانەی زیرەکی دەستکرد بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە بەهۆی زیرەکی دەستکرد و ئەیەوە ڕوەدات بەڵام بیرمان نەچێت ئەمە مانای ئەوە نییە کە ئیتر پشت لە زیرەکی دەستکرد بکەین بیرمان نەچێ ئەمە مانای ئەوە نییە کە ڕوبەڕووی زیرەکی دەستکرد ببینەوە بە شێوەیە کە بڵین نامانەوێ نەخر ئەشێت باشەکانی وەربگرین واشێت خراپیەکانی ڕەتکەینەوانێەوە کۆمەڵگەی لێ ئاگادار بکەین خەڵکی لێ ئاگادار بکەین بڵین زیرەکی دەستکرد ئەم خراپیانەی هەیە بەڵام زیرەکی دەستکرد زۆر سوود و قازانجیشی هەیە سیرەکەی زیرەکی دەستکرد بۆ تەوەکاریەوەی کە باڵندەیەکی بچووک باڵدارێکی بچووک کە بە چاو نابینرێ دروستی بکات بۆ ئەوەی داغڵ بە لەشی ئینسان بکرێ و ئەم باڵندەیە چیمۆتێراپی واتە چارەسەری چیمیایی هەڵبگرێت بیبات لەسەر ئەو خانە شێرپەنجەیە دای بنێ کە مرۆڤەکە تووشی شێرپەنجە بووە کەواتە لە مەجای پزیشکیە شۆڕشێکی زۆر گەورەیە کە زیرەکی دەستکرد دەیکات یاخود ڕۆبۆتەکان لە ساڵەکانی ئەمەلیاتە سیرەکەی نەشتەرگەری مرۆڤەکانەکەن کە هۆکارەکەی زیرەکی دەستکردە ئەمەی پێداوە و نەشتەرگەریەکەشی ئەتوانین بڵین نەشتەرگەریەکی زۆر سەرکەوتووە بەڵام بە چاودێری ئینسانێک لەبەرەوەی وەکو باسمان کرد ژیری دەستکرد کە بیان ببوورە بڵێن زیرەکی دەستکرد خۆشم کەوتمە هەمان هەڵەوە زیرەکی دەستکرد ناتوانێت 100% کۆنتترۆڵی ئەو نەشتەرگەریە بکات بەڵام کاتێک مرۆڤێک چاودێریەکە مرۆڤێک ئاگای لێتی و کارەکە لەگەڵی سیرەکەی نەشتەرگەریەکی زۆر سەرکەوتوو جێبەجێیەکات ئەوە زیرەکی دەستکردە بۆتە هۆکاریەوەی کە لە ڕێگەی مۆبایلەکەمەوە سیارەکەم کۆنتترۆل کەم و پێی بڵێم من ئێستا لەوێ کۆڕم هەیە و 40 دقەیتر تەواوە بم ئەرگ نەبێت 40 دقەیتر بەڕێ بکەوە بۆ دەواازەستید و بمگەێنەرەوە بۆ ماڵەکەی خۆم مەسەلەن و ئەوە زیرەکی دەستکردەکە
درۆنەکانم بۆ دروست دەکات بۆ ئەوەی بتوانم جەنگێک بکەم ئەم جەنگە کەمترین زیانی بۆ خۆم هەبێ بەڵام زۆرترین زیان لە بەرامبەر بم. ئەوە زیرەکی دەستکردەکە هێلەچێکم بۆ دروست دەکات کام هێلەکە پلەی گەرمەکەی لەشی من بخوێنێتەوە عینەچێکم بۆ دروست دەکات کە ئەو تیشکە بخوێنێتەوە کە لە درۆنەکە دەرەچێت پێش ئەوەی کە بۆمبەکە با لە من تیشکەکە گاتە چاویلکەکەم و ئاگادار مەکات بە ئاسانترین شێوە من شوێنەکەی خۆم ئەگۆڕم و ئەو موشەکەش لەبەر ئەوەی لە درۆنەکە دەرچووە ناتوانێت ڕێڕەوەکەی خۆی بگۆڕێت لەو کاتە ناتوانێت ئامانجەکەی بپێچێت. لەبەرەوە چەنە زیانی هەیە زیرەکی دەستکرد بە دڵنیایی ئەوەندەش قازانجی هەیە. ئەوە زیرەکی دەستکردە وای کردووە من کوڕەکەی خۆم کچەکەی خۆم چاودێری بکەم لە ڕێگەی مۆبایلەکەیەوانێ بزانم چی ئەنێرێ بۆ خەڵک چی لە خەڵکەوە بۆیەت بزانم ئێستا لە کوایە لە ڕێگەی GPS-ەکەوانێ بە چه ئاراستەیەک ئەڕوات چەنە ماوەتەوە لە فڵانە شوێن کەی گەڕاوەتەوانێ هەموو ئەمانە بەرهەمی زیرەکی دەستکردن بەڕاستی. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمەی کورد چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ئەم تەکنەلۆژیان نوێیە کە ڕوبەڕووی کۆمەلگا بێتوانێ کە سروشتی هەموو داهێنانێک وایە سوودی هەیە زیانیشی هەیە. بۆیە ئەکرێت ئێمە سوود لە باشەکانی AI وەربگرین بەڵام خۆشمان حازر بکەین بۆ خراپیەکانی. بەداخەوە تا ئێستا زانکۆکانی کوردستان کە ئەمە خەمساردی کۆمەڵگەکەی ئێمەیە لە پاڵ خەمساردی حکوومەتمانە نەیتوانیوە کۆمەڵێک بەش بکاتەوانێ بۆ ئەندازیاری زیرەکی دەستکرد. ڕەنگە یەکێک لەیەوە پێم بڵێ چۆنەوە زانکۆی ئەمریکی هەیەی بەڵام زانکۆی ئەمریکی ئەم ساڵ کردیەوە. ڕەنگە پێم بڵێ ئەوە زانکۆی چەرمۆ کردیەوە بەڵێ ڕاستە بەڵام زانکۆی چەرمۆ ئەم ساڵ کردیەوانێ. لە کاتێکە 15 ساڵە جەنگی ئەلکترۆنی دەستی پێ کردووە. 15 ساڵ ئێمە لە دوای دنیاوین بۆ ئەوەی کە بەشدار بین لەم شەڕە ئەلکترۆنیەی کە هەیە لە ڕاستیە. جگە لەوە لە پاڵ زیرەکی دەستکردا پێویستمان بە بەشێکە لە زانکۆکانمانە کە ئەویش تەکنەلۆژیای سەربازیە. ڕەنگە هەندێک لە ئێمە بڵێن ئاخر ئێمە دەوڵەت نین ئاخر ڕێگەمان پێ نادرێ ئاخر ناتوانین ئەمانە هەمووی جۆرێک لە بێمانایی دروست دەکرێت لە کۆمەڵگەیە چونکە ئەکرێت لە بەشی زیرەکی دەستکردا لە ساڵی 3 و 4 بەشێک بکرێتەوە یا بەشێک بخوێنرێکە ئەویش تایبەت بە تەکنۆلۆژیای سەربازی مەسەلەن. و ئەگەر تۆ نەڕۆی بەرەو ئەم ئاراستەیە ناتوانیت بەر بە پێشکەوتنەکانی دنیا بگری و ناتوانی بەر بە هێرشەکانی دنیا بگری لە ڕاستیە. ئێمەی کوردیش هەمومان نەزانین نەتەوەیەکی بێخاوەنین نەتەوەیەکی داماوین نەتەوەیەکی کڵۆڵین نەتەوەیەکین هەمیشە بووین بە ژێر پێی دوژمنەکانمانەوە ئیتی لە عەرەب وەرەگری لە فارس وەرەگری لە تورک وەرەگری هیچ جیاوازیەکی نییە بەڕاستی. بەڵام ئەبێ خۆمان ئامادەکەین لە پاڵ پیشەسازی لە پاڵ کشت و کاڵ گرنگی بە تەکنەلۆژیاش بین بۆ ئەوەی بتوانین لەگەڵ دنیاە ڕێ بکەین. ئەگەر وانەکەین بەڕاستی ڕێکردن لەگەڵ دنیاە زۆر زۆر ئەستەمە. ئەگەر چەند دەقەیەکی کەمم ما بێت ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە کوردگەلێکی زۆر بە توانامان هەیە دەشێ حکومەت سوودیان لێوەربگرێ. بۆ نمونە کەسایەتێکی وەکو دکتۆر سالاری کەمانگەر کە خەڵکی ڕۆژهەڵاتە نزیکەی 8 ساڵ بەڕێوەبەری یوتوب بوو و کەسێکە لە ئاستی جیهانیە خاوەن پێگەیەکی زۆر بەرزە ئەکرێت کۆمەڵگەی کوردی ئەکرێ حکومەتی کوردی سالار بانکات و سوودی لێوەربگرێ. و ڕەنگە هەر یەکێک لە ئێمە ئاگادار بین کە تا ئەم چرکەیەش یەک لەسەر 6 گوگڵ هی بەڕێزێکە کە ئومێد کوردستانیە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەکرێت کۆمەڵگەی کوردی هەوڵ بە سوود لەم عەقڵە وەربگرێت. و ئەگەر سەیری ناسای فەزایی کەین بە نمونە بهێنینەوە کەسێکی وەکو دکتۆر بەهای جاسم نەژات دیزاینەری لەیزەری ناسای فەزاییە کە دکتۆر بەها سەرۆکی قسمی فیزیای زانکۆی ئۆکلاهامای ئەمریکیە بە هەمان شێوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەکرێبی لەوە بکەینەوە سوود لەم زانایانی خۆمان وەربگرین. پێم وابێ هەر یەکێک لەیەوە ئەزانن و ئاگادارن کە
تێسلا بەرهەمی عەقڵی کووردە، سیارەی کارەبایی بەرهەمی عەقڵی کووردە کە ئێستا لە ژیانە ماوە دروستکەرەکەی و لە ئەمریکاژی. ئەکرێ سوود لەم عەقڵانە وەربگرین چ لە ناوخۆ چ لە دەرەوە بۆ بەرەو پێشچوونی کۆمەڵگەی کوردی لە هەموو لایەنێکەوە و بۆ بەرگرتنیش لەو خراپیانەی کە تەکنۆلۆژیای زیرەکی دەستکرد ڕوبەڕووی کۆمەڵگەی ئێمەیە کاتەوانێ ئەبێتە گرفت لە تاکەوە هەتاوەکو خێزان. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە بەکاری نەهێنین، مانای ئەوە نییە کە بەرەو پیری نەچین، مانای ئەوە نییە کە هەوڵ نەدەین ئێمەش وەکو دنیا ئەو عەقڵانەی هەمانە کۆی کەینەوە و سوود لەو عەقڵانە وەرگرین کە لە ئەوروپا لە ئەمریکا لە ناوخۆی کوردستان هەمانە بۆ ئەوەی بتوانین ئەگەر لە ئاستی دنیا شانەبین بتوانین ڕوبەڕووی ئەو چەشانە بینەوە کە ڕۆمان تێیەکە. ئەگەر سەرنجی سین بین، سین ئەڵێ لە 2030 تەکنۆلۆژیای سەربازی ئێمە زیرەکی دەستکردی سەربازی ئێمە ئەگاتە لووتکە، ئەگاتە تۆپ. بەڵام ئەمریکا وەڵامی ئەداتەوە ئەڵێ هەمیشە توانای بەرگریکردنی ئێمە لە بەرەو پێشچوونایە بە جۆرێک کە هەموو ئەو سەربازیانەی کە ئەگەنە تۆپ بتوانین ڕوبەڕوویان بینەوە. کەواتە ئاساییەکە چین هەوڵ ئەدا بگاتە لووتکە، بەڵام لە بەرامبەریا ئەمریکاش هەوڵەدا کە ڕوبەڕووی ئەو لووتکەیە بوەستێت بە شێوەیەکی ڕاستە و خۆ بە چین ئەڵێ تۆ ناتوانی ببی بە هەڕەشە بۆ سەر من. کەواتە ئێمەژە بێ هەوڵ بین کە لانی کەم بتوانین هەڕەشەکان کەم کەینەوە، لانی کەم بتوانین خراپیەکانی زیرەکی دەستکرد کەم کەینەوە و بتوانین کۆمەڵگە هۆشیار کەینەوە، لانی کەم ئەتوانین لە بواری زمان، لە بواری کەلتور، لە بواری عادات و تەقالیدی کۆمەڵگە لەو بوارانە کۆمەڵگە بەرەو ئەوە بەرین کە خراپیەکانی زیرەکی دەستکرد واز لێبێنن و باشەکانی زیرەکی دەستکرد بەکاربێنن. بەڵام بەداخەوە هەم لایەنە یاسایەکانی تی چێ لێپرسراوە لەوە هەتاوەکو وەگاتە حکومەت زۆر خەمساردن لەم بابەتەیە. قسەکەی جەنابەت زۆر ڕاستە، ئەشێت مناڵێک کە حەزێکی بۆ تەکنۆلۆژیا هەبێ بێت لە ڕێگەی ئینتەرنێتەوانێ کرمێک دروستکە، وەرمێک دروستکە بڵاوی کاتەوە، یان بێت ڤایرۆسێک دروستکە بڵاوی کاتەوە، یان بێت ترۆجان هۆرسێک حیسانە تەڕوادە ئەسپی تەڕوادە دروستکە و بڵاوی کاتەوە و زیانی ملیۆنەها دۆلار لە خەڵک با لە هەرێمی کوردستانە. چی یاسایەک یەت ئەم مناڵە سزادات؟ چی یاسایەک یەت ئەم خەڵکە سزادا لەوەی کە تۆ چۆن توانیوتە، چۆن هەوڵت داوە، بۆچی هەوڵت داوە زیانێک بە خەڵک بگەیەنی. مەسەلەن ڤایرۆسمان هەیە تەنها 2 دێڕکۆدە زیاتر نییە، ئەگەر لە ئینتەرنێت بڵاوی کەیتەوانێ بە سەدان هەزار کۆمپیوتەر هاردەکەیە سووتەیە ڕامەکەیە سووتێت وە شتێکیش نییە قورس بێت. ئەگەر تەنها سەیری سایتە هیندیەکان بکەیت بە 1 ساعت خۆت فێرەکەی توانی شەکە بکەیت، بەس بە مەرجێک شارەزای زمان بی و ئەلفوبەیەکی تەکنۆلۆژیا بزانی. بەڵام چێت ڕێگری لەمە بکە؟ کەس. لەبەر چی؟ لەبەرەوەی هەم حکومەت خەمساردە و هەم بە حسابی خۆشیان کۆمەڵگە نەگەشتۆتە ئەو ئاستەکە تەکنۆلۆژیا لەو ئاستە خراپەیە بەکاربێنێت بۆ کۆمەڵگەکەی خۆی. ئەمە وەکو بەشێک لە گفتوگۆکەی جەنابەت و قسەکانی جەنابەت. حاڵەتێکی ترەوەی کە نووسین نییە، توێژینەوە نییە دەربارەی ئەمە، من پێ دەڵێم تا ئێستاش تا ئەم دەقەی قسەی تیاکەم نووسینی توێژینەوە بە زمانی کوردی لە مەجالە زانستیەکانە بە شەرم سەیرەکرێت کە لە هیچ شوێنێکی دنیاە ئەم بێماناییە نییە. لە هیچ شوێنێکی دنیا نایدۆزیتەوە ئەگەر زۆر دوور نەڕۆی لە نێو فارس، لە نێو عەرەب، لە نێو تورک، بۆیە ناوی ئەو سێ قەومەیەنم چکە هەر سێکیان لە تەنیشتمانان. کەسیان ئامادە نین بە زمانی بێگانە توێژینەوە بنووسن بە زمانی خۆیان نەبێت. بەڵام ئێمەی کورد
پێمان شەرمە بە کوردی توێژینەوە بنووسین بڵاوی بکەینەوە ئەڵێ نەخر ئەبێت بە ئینگلیسی بێت. ئەمە کێشەیەکی تر ئەگەر وڵاتێکی وەکو تورکیا وەربگرم کە زانیاری باشم لەسەری هەیە یان ئێران، بۆ نمونە زانکۆیەکی وەکو غازی عەنتاب کاتێک ماستەر و دکتۆرا وەرەگرێ ئەڵێ لە زانکۆکەمە ئەم کێشەیەم هەیە لە ڕێی ماستەر و دکتۆراکەتەوە بۆم چارەسەرکە. ئەگەر لە زانکۆیە کێشەی نەمابێ ئەڵێ لە عەنتابا کێشەم هەیە بۆم چارەسەرکە. ئەگەر لە عەنتابا کێشەی نەمابێ ئەڕوات بۆ شارەکانی دەوروبەری عەنتاب ئەڵێ کێشەم هەیە بە ماستەر و دکتۆراکەت بۆم چارەسەرکە. ئامەد دیاربەکرد کێشەی هەیە بۆم چارەسەرکە. چواردەوری خۆی کێشەی نەما اینجا بەڕێیەکا بەرەوە ئەستەمبوڵ و ئەنقەرە. ئەگەر وڵاتەکەی لەو فێڵدەی کە ئەو کەسە ئەخوێنێت کێشەی نەبوو اینجا ئەڵێ فەرموبیل لە کێشەیەکی عالەمی کەرە و چارەسەریکە. بەڵام ئێمە زانکۆکانی خۆمان پڕە لە کێشە پێمان ئەڵێن هەوڵ بە توێژینەوەیەک بکە کێشەیەک لە ئەمریکا چارەسەرکە. تۆ جارێک کێشەی زانکۆکەی خۆت چارەسەرکە، کێشەی گەڕەکەکەی خۆت، ناوچەکەی خۆت، شارەکەی خۆت، هەرێمەکەی خۆت لە ڕێی توێژینەوەەوە چارەسەرکە، ئەو کاتە ئاساییە هەنگاو بنێ بەرەو وڵاتانی دراوسێ، هەنگاو بنێ بەرە وڵاتانی عالەم و کێشەکانی دنیا چارەسەرکە. ئەوە گەورەترین کێشەیە کە بەداخەوە بەشێک لە پسپۆڕانی ئێمە ڕوبەڕووی بوونەوانێ، بە تایبەتیش پسپۆڕەکانی زانکۆی کوردستانی سنە کە زۆر لە هەوڵی ئەوان ئەڵێن نووسین بە زمانی کوردی لە بواری زانستیە حاڵەتێکی زۆر ئاساییە، ئەبێ پەرەی پێ بدرێ، ئەبێ هەوڵ بین خەڵک بە زمانی کوردی توێژینەوە بنووسێ، ئیدی بوارەکە پزیشکیە، کۆمپیوتەرە یان هەر بوارێکی تری زانستیە. هیوادارم وردەوردە بەرەوە ئەوە بڕۆین کە ئێمەش جارێ لە خەمی کۆمەڵگەی خۆمان نابین، جارێ من کێشەی ماڵەکەی خۆم چارەسەرکەم، دوای ئەوە گەڕەکەکەم، دوای ئەوە ناوچەکەم، دوای ئەوە شارەکەم، اینجا بیر لە شار و شارۆچکەکان و هەموو هەرێمی کوردستان کەمەوانێ. بەڕێزی باسی ئەوەی کرد کە ڕەبتە بە ئینتەرنێتەوانێ، بە دڵنیاییەوانێ تەکنەلۆژیای IoT Internet of Things لە ئێستەیە تەکنەلۆژیایەکە کە وەکو بەڕێزی ئاماژەی پێکرد لە نێو هەموو ماڵەکانمانایە. ڕاستە لە کۆمەڵگەی کوردی ڕەنگە ئەم تەکنەلۆژیایە وەکو پێویست بوونی نەبێ، بەڵام لە هەموو دنیایە بوونی هەیە. سەلاجەکەی ئەوروپیەک، ئەمریکیەک، سەلاجەیەکی IoTە، کاتێک ئەم ئاوە ئێکسپایرە بێت لەسەر شاشەکەی ئاعازی ئاەتی ئەڵێ ئێکسپایر بووە فڕێدە بەکاری بهێنە. ئەمە بۆ خۆی بەشێکە لە تەکنەلۆژیای AI کە Internet of Things یان IoTە. وە زۆر نمونەی تریشمان هەیە لە مەجای IoTە. دیارە ڕۆبۆتەکەش بە هەمان شێوەکە ڕەبتە بە ئینتەرنێتەوانێ و بەردەوام لەگەڵ ئینتەرنێتە کارەکات، ئاساییە داتاسێت وەرەگرێ، واتە زانیاری نێو ئینتەرنێت وەرەگرێت، ئەو زانیاریە بەکارهێنێ بۆ سینکینی خۆی. بەڵام ئەگەر سەرنج بین هیچ کاتێک ئینتەرنێت نەگەشتۆتە ئەو ئاستەی کە هەر بوارێک وەربگریت زانیاری تیا بێت بەقەدەر زانیاری مێشکی ئینسان، زانیاری تیا بێت بەقەدەر بیرکردنەوەی ئینسان. ئەمە جگە لەوەی کێشەی زمانیش دروستە بێت. ئەو هەموو زمانە هەیە لە عالەمە و ئەم ڕۆبۆتە ناتوانێت لە هەموو زمانەکانی دنیاوە وەری بگرێ، بەڵکو تەنها داتاسێتەکە لەو زمانە وەرەگرێ کە خۆی هەیەی، کە پرۆگرامینەکەی پێ دروست کراوە. ئەمە جگە لەوەی ئەو زمانەی کە ڕۆبۆتەکەی پێ دروست کراوە، زمانی پرۆگرامینەکە ئایا هەتاوەکو چەنە زمانێکی کراوەیە، هەتاوەکو چەنە ئۆپن سۆرسە، هەتاوەکو چەنە ڕێگەی پێدراوەکە زانیاری وەربگرێت لە هەر شوێنێکی دنیاوە بێت. بۆیە هەموم حاڵەتانە گریمانەیە، هەمووی ئەگەرە. ئەڵین ئەگەر ئەمەیان بوو ئەوە ڕۆدات، ئەگەر ئەمەی تریان بوو ئەوەیان ڕۆدات. کەواتە هیچ پێشبینیەکی 100%مان نییە. ئیلا پێشبینیەکان چییە؟ بە احتیمالیەیە. بۆ نمونە ئەگەر نمونەیەکی بەسیط بێنمەوە، ئەگەر چاتبۆتێکی کوردیمان هەبێت
بۆ پرسیار و وەڵامی کوردی ئەڵێن ئەگەر ئەم چاتبۆتە هەموو دیوانی شاعیرانی تیا داخڵ کرابێ کەواتە ئەتوانرێت هەر پرسیارێکی لێ کرد دەربارەی شاعیران وەڵامت باتەوە. ئەگەر تەنها شاعیرانی کلاسیکی تیا داخڵ کرابێ سیستەمەکە کەواتە تەنها ئەتوانێت وەڵامی پرسیاری شاعیرانی کلاسیک باتەوانێ. کەواتە هەمیشە لیمیتیشنمان هەیە، حدودمان هەیە، سنوورمان هەیە، لە بۆردەرێک تێناپەڕێت. ئیدی ڕۆبۆتەکە سۆفتوێرە یا هاردوێرە یا هەردووچیانە هیچ جیاوازیەکی نییە لە ڕاستیە. بەڵام ئەگەر وەکو کاکە باسی کرد گەشتە ئەوەی وەکو ئینسان بیرکاتەوە بە کاملی، گەشتە ئەوەی کە ئاوەزی هەبێت، عەقڵی هەبێت و لە دوای ئەم عەقڵە ژیری بەرهەم بێنێ و لە دوای ئەم ژیریە زیرەکی بەرهەم بێنێ بە دڵنیاییەوانێ ئەوەی کە لە فیلمەکان ئەیبینین یا لە ڕۆمانەکانە ئەیبینین ئەبێتە واقع و ڕۆبۆتەکان لە دەست دەرەچن و ئایندەی مرۆڤایەتی لە ناوبن. بەس من پێم وانییە هیچ کاتێک بگاتە ئەو ڕادەیە لەبەرەوەی هەمووی گریمانەیە. چۆن ئێستاکە ئەگەر دایناسۆرەکان وەرگرین بە نمونە، زاناکان پێمانەڵێن ئەگەر توانرا DNA هێلکەیەکی بەبەردبوو وەربگیرێت، ئەگەر توانرا هێلکەکە دروست بکرێتەوە، ئەگەر توانرا هێلکەکە بپیتێنرێت، ئەگەر دایناسۆرەکە هاتە دنیاوە بەبێ کێشە، ئەوە کۆمەڵگایەکەوێتە مەترسیەوە. بەڵام ئەگەر سەرنج بەی 5 ئەگەری تایە کە ڕەنگە ئەم 5 ئەگەرە دانەیە دوانیان ڕووباسییانیان ڕووبا، بەڵام ڕەنگە هیچیشان ڕوو نەدات و هیچ کاتێکیش تەسەور ناکەم هەموو ئەگەرەکان ڕووبات. خۆ ئەگەر هەموو ئەگەرەکانیش ڕووبا و قسەی ڕاستە، دایناسۆرەکانە بن بە مەترسی لەسەر ژیانی ئینسان و لەسەر زەوی.